پرسی کەرکووک کە بە درێژایی مێژوو خاڵی ناکۆکی نێوان کورد و حکومەتە یەک لە دوایەکانی عێراق بووە دەبوو لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە بەپێی دەستوریەک لای بکرێتەوە، بەڵام حکوومەتی عێراق پابەند نەبووە بەو دەستورەی کە لە سەدا 80 زیاتری گەلانی عێراق دەنگیان بۆ داوە. بس احنا بدنا نعيش في وطن واحد، هذا الوطن يحكمنا دستور. سەرۆک وەزیرانی ئێستای عێراق کە لە هەموو پەیامەکانیدا باز لە دەستور و یاسا دەکات لە پێشەوەی و بەرپرسانەیە کە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە مادەی 140 دەستوریان پێشێر کردووە. ئێمە گەر سەیری دەستوری عێراقی بکەین کە لە 2005 دانراوە، ئەم دەستورە توانم بڵێم ئەحزابی کوردی توانیتان کۆمەڵی دەستکەوتی زۆ گرنگ تێدا بەدەست بهێنن. ئەم دەستکەوتانە بەڕاستی لە ناو هەمویانە کە گرنگتر بێ ئەوە کە چەسپاندنی فدرالی و بۆ هەرێمی کوردستان، پاشان مادەی 140 کە سەبارەت بە ناوچەکەش لە زەرەکانە کە زیاد لە ئەتوانین بڵێن 50 خاکی کوردستانە 150 خاکی کوردستانە. حکوومەتەکانی عێراق یەک بە دوای یەک کاتێ زەلیلە بن، کاتێ بێدەسەڵاتە بن، مافێکی زۆر بۆ کورد دابینەکەن، بەڵام لە داهاتووە کە دەسەڵاتیان فراوانە بێ یاخود دەسەڵاتیان بەهێزە بێ سێرەکەن هیچ کاتێک ئەو مافانی کە چەسپاندویانە لە دەستورە جێبەجێ ناکەن وەکو خۆی پێشێلەکەن. بەم هۆکارش سێرەکەن لە ئێستاە هەمان شت دووبارە بێتەوە هەروەکەوەی کەوا لە مێژووی حکوومەتەکانی ترا ڕووی داوە. لە دوای ڕۆژەی بەسەر ناوچە جێنا کۆکان و بە تایبەتیش کەرکووک داهاتووە بەوەی ئەنجامدانی ڕیفراندۆمەوە جارێکی تر ومێدەکان بۆ جێبەجێکردنی دەستور و مادەی 140 لاواز بوون. ئەو مادانەی پەیوەندیان بە کوردەوە هەیە، مەسەن مادەی یەکەم کە فەقەرەیە خێری باسی دیموکراتیەکە کە حکوومەتی عێراقی لە ئەوجی غروری عسکەری و سەربازی خۆیان پەلامای ناوچە جێناوەکانی مادەی 140دا کە بە خۆیان میکانیزم و ئالیەتی دیموکراتی و قانونی بۆ دانرابوو کە مادەی 140 خۆی لە ئەحسا و خۆی لە تەطبیع و خۆی لە ئیستیفتا ئەبینیوە. حکوومەتی عێراق بۆ خۆی ئەم مادەی پێشێر کرد لە کاتێک خۆی هەمیشە ئیدعا و بانگەوازیەوە کە ئێمە متەمەسکین بە دەستورەوە و دەبێ مەتارەکان و سنوورەکان و نازام هەموو شوێنەرمان بۆ بگەڕێتەوە. یعنی هەڵەیەکی گەورەی کرد لە پێشێکردنی دوو مادەی قانونیە دوو مادەی دەستوریە کە هیچیان مادەیەک بوو، ئەوتیان مادەی 140 بوو. ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان بەگشتی و پارێزگای کەرکووک و ناوچە جێناکۆکان بە تایبەت کارەساتێکی نوێ و نەخوازواری بە دوای خۆیدا هێناوە. بەوتەی لێپرسراوانی لیژنەی جێبەجێکردنی مادەی 140ش ڕاستە حکوومەتی عێراق پابەندی جێبەجێکردنی مادەی 140 نەبووە، بەڵام ئەنگاوەکانی کوردخۆشی لە بەرامبەر جێبەجێ نەکردنی ئەو مادەیە بە پێی پێویست نەبوون و بەوتەی چاودێرانی سیاسیش ئەنجامدانی ڕیفراندۆم کەی سیاسایکردنەوەی کەرکووکی چاقۆناغێک بۆ دواوە بردووە.